نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە گەیشتەوە هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانیش بۆ چوونی خۆیان لە سەرگەڕانەوەی ڕادەگەێنن. لەتیڤ نێروەیی وتەبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کورسان نیوزی ڕاگەیان گەڕانەوەی نەوشیروان مستەفا وەک کەسایەتێکی سیاسی و کەسی یەکەمی بزوتنەوەی گۆڕان کاریگەری دەبێت لە چارەسەرکردن یان تەواوکردنی ئەو هەوڵانی دەدرێن بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان. وەتیشی گەڕانەوەی نەوشیروان مستەفا لەگەڵ ئەوەی کاریگەری ئەرێنی دەبێت لەسەر خودی بزوتنەوەی گۆڕان و بڕیارەکانیشی لە هەمان کاتیشدا کاریگەری لەسەر ئەو کۆبوونەوە باڵایانش دەبێت کە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکاندا بۆ چارەسەرکردنی کێشە و ئاڵۆزیە سیاسیەکان ئەنجام دەدرێت بە تایبەت ئەو پرسانی تا ئێستا لە نێوان پارتی و گۆڕاندا بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. هاوکات عومەر محەممەد ئەندامی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە لێدوانێکدا بۆ کورسان نیوز وتی بەو پێی نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەکەیە کە پێگەی بەهێزی لە هەرێمی کوردستان هەیە و خاوەن 24 کورسیە لە پەرلەمانی کوردستان خەڵک و لایەنە سیاسیەکانیش چاڕوانی ئەوەی لێ دەکەن پێشنیار و پرۆژەی هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکان چونکە ئەوەی ئێستا هەیە هەر بە کەسایەتە سیاسیەکان و حزبەکان چارەسەر دەکرێت. لای خۆشیەوە فازڵ بەشارەتی بەرپرسی لقی 12 پارتی لە هەڵەبجە و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتیە و حیزبە بە کورسان نیوزی ڕاگەاندووە هیوادارن نەوشیروان مستەفا پێش هەر هەنگاوێک گۆڕانکاری لە سیاسەتەکانی پێشوو قەنەعەتی خۆی داکرد بێت و ئەگەر بەو شێوەیەش بێت ئومێد هەیە کە بیرۆکەی نوێی هەبێت و ببێتە هۆکاری زیاتر بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان. بە وتەی فازڵ بەشارەتی ئەگەر نەوشیروان مستەفا هەمان سیاسەتی پێشوو کە لە هەرێمی کوردستان بوو پەیڕەو بکات پێناچێت کاریگەری لەسەر چارەسەرکردنی کێشەکان هەبێت. لە لایەکی تریشەوە ساڵ هەژاژڵی ئەندامی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان بە کورسان نیوزی ڕاگەاندووە هاتنەوەی نەوشیروان مستەفا لەم باردوخی ئێستا هەرێمی کوردستان جگە لەوەی لە ڕووی معنەویەوە بۆ بزوتنەوەی گۆڕان گرنگە پێدەچێت جوڵەیەکی نوێی دیبلۆماتی لەو هەوڵانە دروست بکات کە لە ئارادان بۆ چارەسەرکردنی کێشەکان.